بڕگەی دووەمی بەرنامەی کار دەنگدان لەسەر پێشنیازە یاسای پاراستنی بەرهەمە خۆماڵیەکان لە هەرێمی کوردستان عێراق کە ئێمە پێمان وایە ئەمە پێشنیازە یاسایەکی گرنگە پەیوەندی بە ژیانی خەڵک و بەرهەمی ناوخۆییەوە هەیە. بەڵێ بەڕێز سەرۆک پەرلەمان سەبارەت بە ناونیشان دوو پێشنیار هەیە. پێشنیاری یەکەم پێشنیازە یاسای پەرەپێدانی بەرهەمە خۆماڵیەکان لە هەرێمی کوردستانی عێراق. پێشنیازی دووەم وەک خۆی پێشنیازە یاسای پاراستنی بەرهەمە خۆماڵیەکان لە هەرێمی کوردستان داش عێراق. ئەم یاسای پاراستنی بەرهەمە خۆماڵیەکان یاسایەکی زۆر گرنگە چونکە سیستمی ئابووری مەنزومەی ئابووری ئەبێ پارێزەری بەرهەمی خۆماڵی بێ. بەرهەمی خۆماڵی داهاتەکەی دەرەنجامەکەی بۆ هاونیشتیمانیانی هەرێمی کوردستانە. لەناو بازنەی ئابووری هەرێمی کوردستانە جۆڵە ئەکا لە بازاڕەکانە لە گیرفانی خەڵک بۆ کارگەکان بۆ پرۆسەی بەرهەمهێنان. لەبەرەوە ئەمە بۆشایەکی گەورە بوو کە نەبوو لە هەرێمی کوردستانە پێشتر بەرهەمی خۆماڵی نەئەپارێزرا و بەرهەمی هاوردە کە بووینەتە بازاڕێکی گەورە بۆ وڵاتانی دراوسێ بۆ وڵاتانی جیهانی بەداخەوە ئەمەمان لە دەست چووە بۆ لەبەری خۆمان بەرهەمی خۆماڵیمان نەبوو بە پێویست ئەوان هاتوون جێگیان کردوتەوە و ئەو هەموو داهاتەش بە هەدەر چووە لەبەرەوەی چۆت بۆ بە عملێ سەعب و چۆتە دەرەوەی وڵات بۆ بەرژەوەندی وڵاتانی ئیقلیمی وڵاتانی زلهێز و بەرهەمهێن لە جیهانە. بۆیە ئەبێ لەو قوربانیە بینە دەرەوە و خۆمان تەشجیع و هاندانی بەرهەمی خۆماڵی بکەین و بازاری خۆماڵیشی بۆ دابین بکەین ئەوەی کە کاڵای بیانیە بەدیلەکەی بە خۆماڵی بۆ دروست بکەین و پرۆسەی بەرهەمهێنان و ئینتاج و معمەل و کارگەکان و ئەمانە وا پشتگیری بکرێن کە بتوانە ببن بە بەدیل بۆ کاڵا و بەرهەمە بیانەکان. بەڵێ ئەم یاسایە ئەتوانی بڵێ یاری دەدەرێکی باشە هەرچنە تێبینیمان هەیە لەسەری بەڵام هەنگاوێکی باشە بەرەو پێشچوون لەو پرۆسەیەدا. مادەی نۆ یەکەم وەزیر لەسەر ڕاستپاردەی بەڕێوەبەرایەتی گشتی بڕیاری گرتنەبەری ڕێکاری خێرا بەرامبەر بە بەرهەمی هاوردەکراوی بابەتی لێکۆڵینەوە دەدات. ئەگەر گەیشتە ئەو بڕیارە بەراییەی کە پیادەکاری زیان بەخش بەرامبەر بەرهەمی لێکسویان بەرهەمی ڕکابەربوونی هەیە بەمەرج جێگلانی کەم 30 ڕۆژ بەسەر دەستپێکردنی لێکۆڵینەوەدا تێپەڕ بوو بێ و ڕێکارەکان بەم شێوەیە خوارەوە دەبن. یەک سەپاندنی ڕسمی نقومکردن لەسەر بەرهەمی هاوردەکراوی بابەتی لێکۆڵینەوە کە بە شێوەی بارمتەلای دەستەی گشتی گومرگەکان سپاردە دەکرێت. دوو پابندکردنی کەسی هاوردەکار بە پێشکەشکردنی دەستەبەری گەرنتیکار بە بڕێکی یەکسان بە پەراوێزی نقومکردن. سێ پابندکردنی کەسانی هاوردەکار لە وڵاتانی پاڵپشتیکار بە پێشکەشکردنی دەستەبەری گەرنتیکار بۆ دەستەی گشتی گومرگەکان بە بڕێک کە یەکسان بێ لەگەڵ بڕی پاڵپشتی پێشکەشکراو. یەکەم شتە و یاسایەکی گرنگە بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی ئێمە جوتیاران و کشتکارانی ئێمە بەڕاستی لە وەرزی پێگەیشتنی بەرهەمەکانیان یاخود ئەو بەرهەمانەی کە زیاتر لە 150 یاخود نیوەی بەرهەمە ناوخۆیەکان دابین دەکا گرنگە بۆ پاراستنی هەم بەرهەمە ناوخۆیەکان هەم بە پاڵپشتیکردنی جوتیارانی خۆمان و ئەو یاسایەکە لە یاسا گرنگەکان کە پێم وایە هەمومان گلەی ئەومان هەبوو لە ڕابردوو کە لە کاتی پێگەیشتنی وەرزی بەرهەمە ناوخۆیەکان یاخود ئەو بەرهەمانێک کە بەشی پێداویستی ناوخۆی دەکاتەوە بە قاچاق بەرهەم لە دەرەوە دەهێنرایە هەرێمی کوردستان. ئەوە یەکێکە لەو یاسانەی کە دەتوانین هەم هانی جوتیارانی خۆمامدا و هەم پارێزگاری لە بەرهەمە ناوخۆیەکانی هەرێمی کوردستاندا بکە. بەڵێ هەر تەنها بەرهەمە ناوخۆیەکان بەس تەنها کشتتوکاڵەکانین هەم بەرهەمی پیشسازی و هەم بەرهەمی بازرگانیشە هەر سێ بوار دەگرێتەوە کە ئەمانە گرنگن بۆ پاراستنی بەرهەمە ناوخۆیەکان. یەکێ لە گرفتە گەورەکانەوەی بەرامبەر بەرهەمە ناوخۆیەکانی هەرێمی کوردستانمە پێویستی بە کۆت هەیە بارکۆت هەیە پێویستە وەربژێ ئەویش ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود وەزارەتی کشتتوکاڵ لەگەر وەزارەتەکانی بازرگانی و پیشسازی کۆنتاک بکەن هەماهەنگی بکەن لەگەر حکوومەتی عراقی بۆ بتوانێت ئەو بەرهەمانە هەمە بۆ چکن ناتوان ئێمە وەکو هەرێمی کوردستان بەرهەم هەناردەی دەرەوە بکەین بۆی دەبێت لە ڕێگای دەوڵەتی عراقیەوە لەگەر دام و دەستگاکانی دەوڵەتی عراقی و بتوان ئەوە بکەین و یەکێک لە بابەتەکان ئەوەیە کە ئەمە عبرەت لە بوونی یاساکە گرنگە بوونی یاساکە بەڵام عبرەت لە جێبەجێکردنیەتی ڕێگری بکرێت لە قاچاق هێنانی ئەو بەرهەمانەی کە کاتی پێگەیشتنی بەرهەمەکانی کشتتوکاڵیە پیشسازیە یاخود بازرگانی لە هەرێمی کوردستاندا بێگومان بە تایبەتی لە ڕووی دانەوەڵەوە ئێمە دەتوانین ئەوە بکەین چکو بەرهەمی دانەوەڵە بە تایبەتی گەرم و جۆ و ئەو پەتاتەیە و زۆر بەرهەمی ترە
کشتتوکاڵیە هەم پیشسازیە دەتوانین ئێمە ڕەوانەی دەرەوە بکەنەوە دەستکەوتێک دەبێت هەم بۆ هەرێمی کوردستان و هەم دەبێتە داهاتێک و هەم دەبێتە پشتگیرێک بۆ جوتیارانی کوردستان یاخود پیشسازانی هەرێمی کوردستان. ئەم یاسایە لە ڕێکەوتی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان جێبەجێ دەکرێت. ئەندامانی بەڕێزی پەرلەمان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ کۆی یاساکەیە با دەست بەرزکاتەوە. بەدەنی 72 ئەندامی پەرلەمان پێشنیازە یاسای پاراستنی بەرهەمی خۆماڵی لە هەرێمی کوردستان عێراق پەسەند کرا. پیرۆزبایی لە خۆمان لەگەلی کوردستان لە بەرهەمهێنە خۆماڵیەکانی کوردستانەکەین و زۆر سوپاس.